سەرقاڵی چنینی بەروبوومی باخەکەیەتی لە شارەدەی گردەگۆزینەی گەرمیان کە نزیکەی 1000 داری بەرداری تێدایە. یەحیا نیگەرانە لە داهاتووی باخەکەی و ترسی هەیە لەوەی باخەکەی لە ناو ببرێت و شوێنەکەی بکرێتە یەکەی نیشتەجێبوون. ئەم باخانەی ئەمە زیاد لە 100,000 داری بەریتایە بەداخەوە ئێستا یانوێ بیکەن بە یەکەی نیشتەجێبوون لە سەخەریەوە گۆڕیویانە بۆ یەکەی نیشتەجێبوون. لە دەوروبەری باخەکەی یەحیا سەروی 100 باخی تر هەیە و بژێوی سەرجەم جوتیارەکان لەسەر بەروبوومی باخەکانیانە. لەوەتەی هەواڵی هاتنی کۆمپانیایەکیان بۆ سنوورەکە و بەکارهێنانی شوێن باخەکانیان بۆ یەکەی نیشتەجێبوون و شوێنی گەشتیاری بیستووە خەمی داهاتووی باخەکانیان هەموو ڕۆژێک جوتیارەکان کۆ دەکاتەوە. ئەم قسەی ئێمە ئەوەیە ئەم باخانەکشی بەروبووی شارێک ئەدا ئیسا ئەمانە هەستاون هاتوون بە تەمان بیبەنە بیکەن لە سەخەریوە بیکەنە نیشتەجێبوون. حکومەتی هەریەم لە دام و دەستگاکانە نزیکەی چەند هەزار فەرمانبەری هەیە. ئەم شارەوانی نزیکەی 600 کارمەندیە بەقەت ئێمە خزمەت ناکە. داوا لە بەڕێزیانەکەین خۆیان بە واقعی بێن سەیری باخەکانمان بکەن. ئەمە بەڕاستی ئەمە کارەسات ئەمە ئەنفالمانەکەن. باخی نزیکەی 100 جوتیار دەکەوێتە نزیک ڕووباری سیروان و تەمەنی باخەکانیان نزیکەی 70 ساڵە. ئەو زەویانەی باخەکانیان لەسەر دروست کراوە بەشێکیان گرێبەستی کشتتوکاڵیان هەیە و بە پێی پلانی شارەوانی گەرمیان تەنیشت ڕووباری سیروان دەکرێتە کۆرنیش و شوێنی گەشتیاری و یەکەی نیشتەجێبوون. پرۆژەکە کە بەشێک لە باخەکان دەگرێتەوە یەحیا و هاوڕێ جوتیارەکانیشی دڵنیاییان لە دەستکاری نەکردنی باخەکانیان دەوێ. سەر جعدەکە ئەو دارانەی کە بێبەرن سیارەیەک لە دەستی دەرئەچێ لێ ئەدا کەچی ئەڕوا ملیۆنیە غەرامەی ئەخا کە دارێکی بێبەرێ هیچ بەرێکی نییە و هیچ سوودێکی نییە کەچی سامیان 200,000 دار زیاتر هەیە لەم چەمە ئەیانوێ ئەم دارانە هەڵکەن بیکەنە شوێنی نیشتەجێبوون. یعنی بەچی ئینێک ڕەوایەمە سەرباری دەربڕینی ناڕزایەتی و سەردانی دام و دەستگا حکومیەکان بەڵام هێشتا هیچ بەڵێنێکی یەکلایی کەرەوە بە خاوەن باخەکان نەدراوە بۆ لە ناونەبردنی باخەکانیان تەنها ئەوەندەیان پێوتراوە کە دیراسەتی داواکاریەکانیان دەکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.